بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی سیستەمی زانکۆلاین کارەکرا و وەزارەتی خوێنی بەڵاو توێژینەوەی زانستی پلانی وەرگرتنی خوێنکارانی بۆ ساڵی 2019-2020 ئاشکرا کرد و خوێنکاران دەتوانن لە ماوەی 10 ڕۆژدا فۆرمی زانکۆلاین پڕ بکەنەوە. بۆ قسەکردن لەسەر پرسی چۆنێتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین و ڕێنمایی بۆ قوتابی و خوێنکاران لە ستۆدیۆ میوانداری بەڕێز بەختیار عوبێد بەڕێوەبەری گشتی تۆماری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیمان کردووە، وە لە هەڵەبجە و دکتۆر بێستون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. سەبارەت بە پرۆسەی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم کارابوونی پرۆسەی زانکۆلاینی ڕاگەیاند و قوتابیانیش 10 ڕۆژ مۆڵەتیان هەیە تا فۆرمی داخوازی وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگاکان پێشکەش بکەن. سەبارەت بە پرۆسەی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران لە زانکۆ حکوومیەکان، واتە کە ئێمە بە شێوە گشتەکە پێڵێن زانکۆلاین، ئیمڕۆ کارا ئەکرێت قوتابیان و خوێندکاران دەتوانن بچنە سەر پیجی زانکۆلاین و دەست بکەن بە پێشکەشکردنی داواکاریەکانی خۆیان و سەبارەت بە خوێندنی تایبەت و خود خوێندنی ئەهلی لەمڕۆوە لە زانکۆکان فۆرم ڕاستەوە خۆدا بەش دەکرێت و ئەو قوتابی و خوێندکارەی کە نیازی پێشکەشکردنی بۆ خوێندنی تایبەت هەیە ئەتوانێت بچێت لەو زانکۆی مەبەستێتی فۆرم وەربگرێ و فۆرمەکەی لەلایەن زانکۆکەوە پێشکەش بە وەزارە دەکرێت. تەمان ئەویش لە ڕێگەی سیستمێکی ئۆنلاینەوە. 10 ڕۆژی فعلی زانکۆلاین بەردەوام دەبێت تا سەعات 12 شەوی ڕۆژی 29 2019 زانکۆلاین کارا ئەبێ. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش ڕایگەاند سەرجەم ناوەند و لقەکانی ڕێکخراوەکەی ستافی پێشوازی لە قوتابیانی تێدا دروست کراوە کە بە شێوەیەکی ئەلکترۆنی و بە داتابەیس هاوکاری قوتابیان دەکەن و ڕێنماییان پێدەدەن. دیارە ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک پیشەی ساڵانی پێشوان ئەم ساڵش پلانی تۆکمەمان هەیە بۆ ئەوەی کە هاوکاری قوتابیانی دەرچی پۆلی 12 ئامادەیی بکەین لە پڕکردنەوەی فۆرمەکانیان. بۆ ئەم مەبەستەش ئێمە لە 14 شوێن لە تەواوی شار و شارشەکانی هەرێمی کوردستان بە ستافێکی ئەتوان بڵێم 240 کەسی لە خزمەتی قوتابیانی خوێندکارانیان بۆ ئەم مەبەستە سیستەمێکی کۆمپیوتەریمان ئامادە کردووە و سیستەمە قوتابی بەڕێز ڕێنیشان دەریەکەین کە تۆ توانیت لەم شوێنانە ناوت شوێنانە وەربگیرێ بەپێی ئەو نمرانەی کە ساڵی پار ڕیز کراوە کە ئەمەش نزیکراوەیە ڕەنگە ئەم ساڵ چەند نمرەیە کەمتریان زیاتر بێ. دەرگامان واڵایە بۆ تەواوی قوتابیانی خوێندکاران لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئەتوانن لە سکاتی کارابوونی سایتی زانکۆلاین سەردانمان بکەین. ئێمەش بەو پەڕی توانای خۆمان بە ستافی 19 ساڵی کارکردنمانەوە لە خزمەتیانە بین. بە پێی پلانی وەزارەتی خوێندنی باڵا 24784 کورسی بەخۆڕایی و 10514 کورسی پاراڵێل و 11575 کورسی خوێندنی ئێواران بۆ قوتابیان ئامادەکراوە کە سەرجەمیان دەکاتە 46875 کورسی خوێندن لە زانکۆ و پەیمانگا حکومیەکان. هاوکات زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان 23714 کورسی خوێندنیان ئامادە کردووە. بەم پێش بە زانکۆ و حکومی و تایبەتەکانەوە 50589 کورسی خوێندن بۆ 51933 دەرسوی ئەم ساڵی خوێندن ئامادە کراوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان. مامۆستا بەختیار بەخێر بەنگەسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە پلانی وەرگرتنی ئەم ساڵ کە ڕاگەیەنرا. دەتوانرێ ئەم ساڵ سەرجەم ئەو خوێندکارانەی کە قۆناغی 12 ئامادەیان تەواو کردو وەربگیرێن لە زانکۆ و پەیمانگاکانی حکوومەتی هەرێم؟ سپاس بۆ بەڕێستان. بێگومان بەپێی ئەو پلانەی داڕێژراوە و بەپێی ئەوەی کۆنفرانسە ڕۆژنامەوانی ئەمڕۆبینیتان لەلایەن بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان و بەدواداچوون ئاماژی پێکرا کە
ڕێژەی کورسیەکانی تەواوی زانکۆ حکوومیەکان و زانکۆ تایبەتەکان 1589 کورسی خوێندن فراهەم کراوە و خراوەتە دەست بەردەستی خوێندکارانی خۆشەویست ژمارەی دەرچوان لە ئامادە زانستی و وێژەیەکانی تەواوی خوێندنگاکانی هەرێمی کوردستان 51,933 واتە ئەگەر تۆ بەراوردی ژمارەی کورسی خوێندن کەی بە تایبەت و بە گشتیەوە کە زانکۆ حکوومیەکانە لەگەڵ ژمارەی دەرچوان بێگومان نزیکەی 20,000 کورسی زیاتر خراوەتە بەردەست خوێندکار ئەبێ بەپێی ئەو پلانە بێ ئەگەر لە یەک کاتێکە خوێندکار خۆی گرفت بۆ خۆی دروست نەکات لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینا بێگومان کەس بێ کورسی خوێندن نابێت. بەڵام ماوەستا مەسەلەن ئەمساڵ کورسی زیاد کراوە بەڵام بازوک لە بەرامبەرە کورسی بە پارە زۆر زیاترە لە بەخۆڕای ئەمەش گرفت دروست ناکە چونکە ئێمە کە سەیرمان کرد 24,000 بەخۆڕای لە خوێندنی گشتی وایە ئەوەی تریان 22,000 بە پارێ و لە زانکۆ تایبەتەکانیش 23,000 دانراوە زۆر نییە ینی ئەم بڕە ببوورە بەس بۆی ینی ئەمە ڕاستکەینەوە بێگومان لەم جۆرە پلانەیە باشترین سوود بە خوێندکارەگەیەنێ بۆ نمونە تەواوی زانکۆ حکوومیەکان بە هەر سیستمی گشتی کە زانکۆلاین و کریدیتە سیستمی پەرەلێل و سیستمی ئێواران نزیکەی 46,875 کورسی خوێندن فراهەم کراوە ئەمە ئەچێتە پرۆسەی زانکۆ حکوومیەکانەوە ئەوەی 23,714 کورسیەکەی ئەوە تایبەتە بە زانکۆ تایبەتەکان بە کۆی کورسیەکان نەکاتە 70,000 و کەسر وەگوتم ئەو کورسیانەی کە بۆ سیستمی پەرەلێل حەزەکەین لێرەوە ئەمە بەڕاستی وەکو تەوزیحێک بێ بۆ تەواوی خوێندکاران ساڵانە پێش پرۆسی تاوان سیستمی پەرەلێل سیستمێک نیە ئێستا دانرابێ یا پاردانرابێ لە ساڵی 2011 سیستمی خوێندنی پەرەلێل ڕێنمایەکەی دەرچووەوە بەردەوام بۆ چەند ساڵێک ڕاوەستا دوایی دووبارە بۆ لە ساڵی 2014-15ەوە سیستمی خوێندنی ئێواران لە ساڵی 2008 و 2009 هەبووە واتە سیستمەکەەوە نییە ئەم ساڵ هاتبێتە ئاراوە یا پار هاتبێتە ئاراوە هەموو ئەم پرۆسانەوە ئەم سیستمانە دوجار لە خزمەتی خوێندکارایە بەڵام بۆ ئەوەی ئایا بۆ ژمارەی کورسی بە پارە بە قسە شایعەکەی کە لە ناو کۆمەڵگایە ئێستا باوە بۆ ئەوە زۆرە نەخێر زۆر نییە بە بەڕەچاوکردن لەسەرەوەی بۆ نمونە هەموو زانکۆیەک پلانی حقیقی خۆی پێشکەش بە وەزارەتی خوێندنی باڵا کردووە کە پلانی گشتیە واتە ئەو پلانی کە خوێندن بە خۆڕاییە ئەو پێشکەش کراوە لە بەرامبەر ئەوەیە کە ئەڵین سیستمی پەرەلێل لە 140 پلانی گشتی کورسی پەرەلێلیشمانەیە لێرەیاگە بڕوانی ژمارە کورسیە زیادەکان وا ئەکا خوێندکار سوودمەند بێ هێندە کورسی لە بەردەستی خوێندکارایە ئەتوانێت بە ئارەزووی خۆی ینی چۆیسەکانی هەڵبژێریە و بتوانێت جم و جۆڵ بک لە نێوان ئەم زانکۆ بۆ ئەو زانکۆوە ئەم بەش بۆ ئەو بەش تاوەکو خواستەکانی بەدی بێ واتامە دوجارەمووی لە سوودی خوێندکارە و ئەگەر 100 کەشمان نەخستایەتە بەردەستی خوێندکار و خزمەتی خوێندکار دوجار ئەو ڕێژە ژمارە کورسیە نابوو و خوێندکار بەڵامسە تێبینە سەرەوە هەندێک لەو شارەزانانی بواری زانکۆلاین دەڵێن لە بەرامبەرە کورسی بە خۆڕایی بڵێنەوەی کە 24,000 ساڵی ڕابردووە بزانام نزیکە 40,000 بوو ینی کەم کراوەتەوە بەڵام بۆ پارالێڵ و ئێواران مەسەلەن کورسیەکانی زیاد کراوە ئەمە بارگرانی بۆ ساڵی پاریش وا بووە ساڵی پاریژە خوێندنی ئەو هەبووە بەڵام پەرەلێل و بە ئێوارانەوە وایە بەڵام باز لەوە کە نزیکە 40,000 بە بڵێن بە خۆڕایی وەرگیراون جگەر بڵێن لە سیستەمەکانی دیکە ینی بۆی ڕوونتر ئەمە لەسەری باس بکەین چکەم ئەم کەیسە زۆر ڕژێنراوە بۆ شێوەیە نییە ساڵی پاریش ئەو ڕێژەیە تەبعاً ئێستاگەر بڕوانین ئەو 51,000 ملزم نین هەموو خوێندکارەکان لە خوێندنی پەرەلێل و ئێواران و تایبەتا وەربگیرین دوجار پلانەکە ئەمە پلانە خراوەتە ڕوو ژماری وەرگیراوان ژماری حەقیقیە من لە چەند ڕۆژی ڕابردووە لە سیمینارێک بەڕێزێک پرسیار لە منەکە ئەڵێ 18,000 بە پەرەلێل وەرگرتووە 10,000 بە گشتی وەرگرتووە لە هیچ شوێنێکی کوردستانە داتایوانیە و لە هیچ شوێنێکی کوردستانە سیستمی پەرەلێل ژماری خوێندکارانی لە ژماری گشتی زیاتر نییە و بە ئێوارانیشەوە بە هەمان شێوە بۆ ماوەسام ساڵ بە ئێواران و پارەلێل 22,000 وایە 22,000 بە خۆڕایەکەش بڵێن بەگشتێک 24,000 من بەڵام نزیکن لە یەکەوە بڵین بەڵام ژمارە حەقیقەکە خۆی 24,000 ئێواران و پەرەلێل بەدەر لەو پلانە زیاد کراوە بۆ خوێندکار باشە من لێرەیە پرسیارێکە خەمە یعنی ڕوو ئەگەر پلانی ئێواران و پەرەلێل نەبێ و 15,000 خوێندکار بۆ 20,000 خوێندکار لە دەرەوەی پرۆسەی وەرگرتن بن ئایا مافی خۆیان نییە داوای کورسی خوێندن بکەن بۆ ڕێگەیان بین
ڕوو لە زانکۆی باوەڕ پێ نەکراو بکەن بۆ ڕێگەیان بەسەرم بۆ لە ناو شار و لە ناو وڵات و لە ناو کەسوکاری خۆیانە لە زانکۆکانی ئێمە بێگومان بلەوە کە هەندێک زانکۆ لە کوردستانە زۆر ئاستی لەو زانکۆیانە بەرزترە کە لە دەرەوەی وڵات هەندێک خەڵک ئێستا ڕوویتی ئەکا بەبێ ناوهێنانی ئەو وڵاتانە یعنی ئێمە گەر ئەو 15,000 بە سیستمی پەرەلێل و ینی ئەو 20,000 بە سیستمی پەرەلێل و ئێواران فراهەم نەکەین بۆ خوێندکاران وا لە خوێندکارانەکەن کۆسکەن بۆ ئەو گەنجە بۆ ئەو توانە مرۆیە وا لێ بکەین کە ینی کۆچ بکەن بۆ لە وڵاتە بڕۆن بۆ لێرە بەگەڕ نەخرێ بەڵام ڕەنگی خەڵک بڵێ ئاسەیە بۆ نمونە 24 لە کوی 50,000 24 بە خۆڕایی بخوێنێ دەبێت مەسەلەن 26ەکەی تریش بە پارە بخوێنێ جا لە تایبەتە بێ لە پاراڵاغ بێ لە ئێواران بێ من شتێکی تر بە ڕوون بکەمەوە ئەی بۆ ئاسایی بوو بەلای خەڵکەوە لە خوار 60ەوە کەس وەرناگیرە لە پێشا لە گشتی لە خوار 60ەوە کەس وەرناگیرە بەڵام ئێستا خۆشبەختانە بەهۆی بوونی سیستمی پەرەلێل و ئێواران لە خوار 60 تا 55 خەڵک وەرەگیرە و لە پەیمانگا تایبەتەکان ئەوانەی کەرتی خوێندنی تایبەتن لە پەیمانگاکان تا 50 لە 50 وێژەوی و زانستیێتنە چێبڕچێوە ئێواتە ئەمە وامان لە کۆی خوێندکارانی دەرچوو کردووە کە کورسی خوێندنیان بۆ فراهەم بکرێت. سپاس دەکەمەوە سەدەتەگرم وڵای بەڕێست دکتۆر بەخێر بە جەنابیشت سەبارەت بە پلانی وەرگرتنی وەزارەتی خوێندنی باڵا کە ڕاگەنرایەوە چۆن لەم پلانە دەڕوان یاخودەوە چۆن هاوکاری و ڕێنماییتان بۆ قوتابیان چییە بۆ مەسەلەی پڕکردنەوەی فۆرمەکان؟ بەڵێ بەناوی خۆی بەخشەدەی میێرەبان سپاس بۆ جەناب و بە خێراتنی میوانە بەڕێزەکەیش دەکەم ئێمە ئەگەر بەڕوونی بڵێم ئێمەوە گڕێخرای قوتابیانی کوردستان بەڕاستی هیچ دڵخۆش نین بەو پلانەی کە وەزارەتی خوێندنی باڵا ئەمڕۆ ڕایگەیان بەوەی کە ئێمە چاوەڕێمانە کرد وەزارەتی خوێندنی باڵا لە کابینەی تازا بە هەتای هەموو قوتابیانی هەرێمی کوردستانی وەرگرتایە و خوێندنی بە خۆڕایی بۆ هەمویان دانایە بەڵام بەداخەوە کە بینیمان ڕێژەی زیاتر لە 50 قوتابی و خوێندکار لە هەرێمی کوردستانە ئەنێرێ بۆ خوێندنی بە پارە و ڕەواجە درێ بە خوێندن بە پارە بە تایبەت ڕەواج بە زانکۆ ئەهلیەکان کە ئەمە بەلای ئێمەوە بۆ ژینگەیەکی وەگەرێمی کوردستان بە نادروست تێزاین بەوەی کە لەم ژینگەیە کە وەزعی ئابووری خەڵک لە ئاستی پێویستانیە بەڵام ئەبێ قوتابیەکانی بە پارە بخوێنین. ئەوەی لە قسەی بەڕێز کاکتۆرەوە ئەوەی کە لە کۆتاییەوە جێم لێبوو لەوە دەست پێ بکەم بەڕای منەوە یعنی خەڵک ئەڵێ بۆچی ڕێ بدەین بڕوا بۆ دەرەوە بخوێنێ کۆچ بکە ئەو توانامرۆیە لە وڵات دەمێنێ بەلای منەوە بەڕاستی خەڵکێکەگەر لە هەرێمی کوردستان پارە بدا لە دەرەوەیش پارە بدا چوونە دەرەوەکەی بە ئاشکرا پێڵێن کاکەوەرە خوێندنی بە خۆڕایی مەخوێنە بڕۆ لە شوێنان بخوێنە یان لە هەرێم یان لە دەرەوە پارە بدە بۆ خوێندن و هەروەڵێ بۆ جارانیش وەرنەگیرا تەلەبە وەرنەگیرا بەڵام ڕاستە جاران لە خوار 600 وەرنەگیرا بەڵام لە زانکۆ ئەهلیەکان هەر وەرەگیران بۆ لە ساڵی پار لە ساڵ 63 بەرەو خوار وەرنەگیرا بەڵام هەر زانکۆ ئەهلیەکان تەلەبە وەریگر بۆیە بەلای ئێمەوە پێمان وایە ئەمە یەکێکی ترە لە کارە خراپەکانی وەرگرتن لە هەرێمی کوردستان کە چەند ساڵێکە وەزارەتی خوێندنی سیاسەتێک پیادە ئەکا کە بە ئاشکراوە بە تەواوی بە هەموو شێوەیە قوتابی ئەنێرێتەوەی کە بە پارە بخوێنن ئەمە پێویستە پێداچنەوەی بۆ بکرێەوە ناڕزایی توندی لەسەر دەربێت بەڵام سەبارەت بە ئێمە ژۆخرای قوتابیانی کوردستان وەک ساڵانی پێشوو و ئێستا و داهاتووی شاوکاری تەواوی قوتابی خوێندکارە بین لەوەی کە بتوانین فۆرمەکانیان ئەوەی کە لای ئێمە دێتە لای ئێمە سێقەی بەریژنەکانی ئێمە هەیە فۆرمێکی باشیان بۆ پڕکەینەوە کە بتوانن بە دڵی خۆیان وەربگیرێن بەڵام ئەوەی ئێستا بینین بۆ نمونە لە کۆی 1933 قوتابی و خوێندکار لە هەرێمی کوردستان کە لە وەزارەتی پەروەردە ئەچنە وەزارەتی خوێندنی باڵا بەڵام 24784 قوتابی لە زانکۆکان وەرەگیرێن بە سیستەمی زانکۆلاین ئەوانی تری بە سیستەمی پارەلێل و ئێواران و زانکۆ ئەهلیەکان وەرەگیرێن کە ئەمەش بۆ ئێمە و بۆ هەموو کەسێک قورسە کە بێ بە قوتابی بڵێ کاکە تۆ بڕە بە پارە بخوێنە مافی خوێندنی ئەهلێکە خوێندنی بە خۆڕایت نییە چونکە لەوێ بێگومان لەو ژمارە زۆرەی قوتابی ئەو کۆلێژ و پەیمانگانە نمرەکانیان بەرز دەبێتەوە. باشە دکتۆر بەس ڕەنگە بڵێن پلانی مەسەلەن بڵێن زانکۆ و پەیمانگا حکومەکان توانایانێ 24,000 کەس وەربگرن ئەگەر ئەم سیستەمانە نەبێ ڕەنگە بڵێن 25,000 کەس
ناتوانێت درێژە بە خوێندن بدات ئەمەش خۆی کێشە نییە یاخود چۆن دەکرێمە چارەسەر بکرێت ئەگەر بەڕێزت پێ دوایە مەسەرەن بە پارەکە گرفتی دروست کردووە. ئێمە کۆی زانکۆ حکومەکان بە پارالێل و بە ئێواران و بە زانکۆلاینی شەوە نزیکەی 46,000 قوتابی وەرەگرێ ینی 24,000 قسوور 11,000 قسوورەوە 46,000 قوتابی ئێکاکە لەو کۆی ئەو دەرچوانەی کە هەیە نزیکەی 6,000 قسووری ئەمێنێتەوە کە هەر ناوی نەگەڕێتەوە ئەگەر وامنە 50 وەرگێ وەزارەتی خوێندنی باڵا نمرەی 50 بە خۆڕایی وەربگرێ لە زانکۆ حکومیەکان 6,000 قوتابی ئەمێنێتەوە بە ئەم 6,000 قوتابیە ئاساییە تۆ بنێریتە زانکۆ ئەهلەکان بۆ ئەوەی کە بخوێنن من پێم وایە یعنی داهێنانی پارەرێ لە هەرێمی کوردستانە لە کاتێکا بوو قەیرانی دارایی لە هەرێمە بوو کە حکوومەت نەیەتوانی بۆنەوەنە خەرجی زانکۆکانیان خەرجی بە جۆرە خەرجی دابین کا بەس ئێستا حکوومەتی هەرێم قەیرانی دارایی بە جۆرێک لە جۆرەکان ڕایگەیان کە قەیران بە جۆرێک لە جۆرەکان نەماوەوە هەوڵە درێ بۆ چاکسازی لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە ئەمڕۆ بەڕێز بەڕێوبەری گشتی پلان و وەرگرتن لە وەزارەتی خوێندنی باڵا ئەڵێ ئێمە هەوڵمانداوە وەک لە خاڵی سیانزەی کارنامەی حکوومەتە هاتووە باز لە کری کەمکردنەوەی کرێی خوێندنێکە کاکە تۆ کەمکردنەوەی کرێی خوێندنی چی بۆ من باسەکەی کە ڕێژەی وەرگرتنی خوێندن بە پارە لە ساڵی پار زیاترەکەی یعنی ڕێژەکەی زیاترەکەی بە پارەکەی کەمەکەیتەوە کە ئەمە بەڕاستی یعنی بە جۆرێک لە جۆرەکان هەوڵدانە بۆ ئەوەی کە خوێندن بە خۆڕایی نەمێنێ کوڕ و کچی فەقیری ئەم وڵاتە نەتوانن ئەو ماڵپەشیانەیە کە خوێندن بەدەستبێنن نەتوان بەدەستی بێنن باوکو دایک لەگەڵ ئەوەی هەموو ئەو گرفتانەی هەیەی لە وڵاتە کە بژێوی پێیابکابێ بێت پارێش پیا بکا بۆەوەی کوڕکچەکەی بنێرێتە خوێندن بخوێنێ کە ئەمە بەلای یعنی بەجددی لە وڵاتی چیوەک و هەرێمی کوردستان لە پای ئەو هەموو ئارامی کە خەڵک لە هەرێمی کوردستانە گرتی لەو قەیرانە داراییە ئێستا بێت تۆ پاداشتی بدەیتەوە کە پارێش لە پاڵەکە وەربگری بۆی قوتابێکە بخوێنێ من پێم وایە هەرێمی کوردستان پێویست بوو یعنی ئەم ساڵ بەهاتابی و تاکا کە سەررجەم قوتابیان وەرەگرین بە بەلاش لە زانکۆکانە ئەو کاتە چێ حەزیلەی بوو زانکۆ حکومیەکانی جێبەشتا بڕیشتا زانکۆ ئەهلەکانی بخوێندایە ئەگەر خوێندن لە هەرێمی کوردستانە ئەوەندە لە کوالەتیال زۆر بەهێزە ڕانچینی زانکۆکانی هەرێمی کوردستان لە پێش دەرەوەن ئەو کاتە خەڵک دێت خۆی ئەڕاتە زانکۆ ئەهلەکان بەڵام کوا ڕانچینی زانکۆکانی ئێمە لە پێشی زانکۆکانی دەرەوەی هەرێمی کوردستان تا ئێمە هانی خەڵک بدەین مەڕۆ لە دەرەوە بە پارە بخوێنوەرە لە کوردستان کە ئەمە بەڕاستی جێی تێبینی و نیگەرانیە و جێی یعنی بێبەشکردنی کۆمەڵی قوتابیە لە خوێندن کە ناتوانێت پارە بدات چونکە ئێمە کوڕ و کچی بە فەقیرەکانن نمرەی کەمیانێ ناوەوەی کە بژێوی ماڵەکانیان باش نەبووە شوێنە دوورە دەستەکانن و خۆ کوڕ و کچی خوا پێداوەکان هەر لە مەکتەبە ئەهلیەکان خوێندویانە لە قوتابخانە ئەهلیەکان و مەسوولەکانیش نایڵن لە هەرێمی کوردستان سپاس دەکەم دکتۆر دەرەوە بخوێنن بەڵێ سپاس دەکەم دکتۆر دواتەگرم وڵای بەرزت مامۆستاگەر تێبینێک تێبی لە سەر قسەکانی دکتۆر بەڵای داگەر نابچین سەر هەنگاوەکان چۆن تێبینەکانم ینی ڕوون کەمەوە ڕێز و محەبەتم هەیە بۆ کاک دکتۆر هیوای سەرکەوتنی بۆ خوازم بێگومان ئەو لە ڕوانگەی کە سکرتێری ڕێکخراوێکی پیشەی قوتابیانە قساکە جیاوازە لەوەی ئەگەر لە ناو دەسەڵات و لە ناو حکوومەتە بۆ ڕوانگەی قساکە بێگومان ینی مافی خۆیەتی داکۆچی لەو ڕۆ داکۆچی بکە بەڵام حەزی شەکەم ئەگەر کاک دکتۆر لە ناو زانکۆکان نابووایە ناڵم لە دەسەڵات وایە بەڵام هەر لە ناو زانکۆکان نابووایە سەرۆک بەشێ وایە زۆر نایانی ناڵم بەڕێوەبەری گشتی وایە یاوە خۆی وەچیل وەزیر وایە سەرۆک بەشێ وایە بێگومان ئەوە ناجی قسەکردنی نابوو بۆ من بە لێرە ڕوونێکەوە زانکۆ تایبەتەکان من لێرە داکۆچی لە زانکۆ تایبەتەکان ناکەم چکە من نوێنەری زانکۆیەکی حکومیم سپێندی بە منۆنیە بەڵام کەرتی تایبەت لە هەموو دنیاە بە تایبەتی لە دنیای پێشکەوتووە وڵات لە دوو کەرت پێکاتەوە کەرتی گشتی و کەرتی تایبەت یعنی ئەمە کێ ڕەوایە تۆ بە یاسا ڕێت داوە زانکۆ پەیمانگای تایبەت بکرێتەوە لە هەمان کاتدا تۆ بی سزای بی ڕێگەی پێ نەدەی خوێت کاروەربگرێ بە بیانووی ئەوەی
وڵا خوێندن بوو بە خۆڕایی ئەمە جیاوازە ئەمە سەردەمێکی ترە ئەمە سیستمی ئیشتراکیەت نییە تۆ بەس خوێندن بە خۆڕایی بێ کە تۆ بازاری ئازاد و ئیسtisمارت فراهەم کرد ئەبێ ڕێژ بدەیت بە خەڵکی کاری خۆی بکاوە بە پێی یاسا و ڕێنمایەکان بێگومان لەگەڵەوەیانی خاڵشی تر خوێندنی پەرەلێل لە قەیراندا نەهاتوتە ئاراوە تکایە بۆ ڕاستکردنەوە منوتم لە لووتکەی بوژانەوەی هەرێمی کوردستانە کە باشترین بودجە لە بەردەستیا بووە لە ساڵەکانی 2012 خوێندی ڕێنمای خوێندی پەرەلێل دەرچووە یعنی ئەمە بۆ ئەوە دەرنەچووە کە بڵێ قەیرانی دارایی چارەسەرکە بەڵکو خوێندکارێک من خوێندکارێکم لە 11 ساڵی ڕابردوو خوێندنمە من زۆر سەرکەوتومە گرفتێک هاتۆتە پێشەوە گرفتێکی تەندروستیمە بووە گرفتێکی پرسەم هەبووە لە پۆلی 12 دەرەجەی پێویستم نێناوە بە کەمتر لە 2 نمرە لەگەڵ ڕەفیقێکمە ئەو لە کۆلێژی پزیشکی گشتی وەرەگیرێ من بە 2 نمرە کەمتر بە تێچوویە بەکرێ خوێندن بە ڕەغبەتی خۆم دوجار ئەمە کە زۆری لێ نەکردووە من ئەچم لە هەمان کۆلێژدا ئەنیشم بۆ ڕێ لەمە بگرین ئەی بۆ ڕێ لەوە ناگری بە 85ەوە ئەچێتە وڵاتەکانی دەور و دراوسێت بە زیاتر لەو پارێ کرێ خوێندنی پەرەلێلە لە زانکۆیکی ئاز دزمتر حەز دەکەم بەس تێبینی ئەخیرم لەسەر ئەوەیە ئەوە بۆز بۆ ڕوونکردنەوە بەڵێ زانکۆکانی ئەمە لە ڕووی ڕانکینگە و زۆر پێشکەوتووە کاک دکتۆر بێستون پێشکەوتووە من بە باڵگای سەرمێنم من نوێنەری هیچ زانکۆیکی حکومی تر نیم باسی زانکۆکی خۆڵانەکەم لە ساڵی 2014 پێش ساڵی 2014 لەگەڵ قەیرانە دواتر با تەوزیح بە من باسی زانکۆکی خۆڵانەکەم لە ساڵی 2014 زانکۆی پۆلیتەکنیکی سێمایی لە ناو ڕانکینگی جیهانیە هەر وجودی نەبوو ئەمە زانکۆی گەورەترین زانکۆی پۆلیتەکنیکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕووی ژماری خوێندکار و لە ڕووی ژماری ستافی مامۆستا و فەرمانبەریشەوە لە ساڵی 2014 ئێست کە لە 25,000 دایمەن ویبۆمەتریکس یەکێکە لە ڕانکینگە جیهانیەکان نزیکەی 25,000 زانکۆ لەسەر ئاستی جیهان ڕائەگەێنێ ناوی زانکۆکە ئێمە وجودی هەر نەبوو دواتر لە ساڵی 2016 و لە 2017 وردە هاتینە 2000 هاتینە 4000 ئێستا لە 10,000 مینین لە ناو تێکڕای هێشتا لە جێ تۆمۆحی ئێمەدا نییە کاکەجیان لە جێ تۆمۆحی ئێمەدا نییە بەڵام من باسی واکەم تۆ لە قەیرانە لە 4 ساڵە بتوانی یعنی لە 25,000 تۆ کە وجودت نەبێ 15,000 پلە بیتە پێشەوە ئەمە دەستکەوتە بەڕاستی تۆ لە قەیرانە خاڵێکی تر ئەوژ ئەوەیە تۆ لە ناو هەرێمی کوردستانە لە ڕانکینگا وجودت نەبووە ئێستا تۆ 8مین زانکۆی هەرێمی کوردستانی لە کۆی 14 زانکۆی حکومی و دەیەمین زانکۆی سەر ئاستی حکومی و ئەهلیبی لە کۆی 30 زانکۆی حکومی و ئەهلی یعنی دەستکەوتە بۆ ڕانکینگی زانکۆکانی هەرێمی کوردستان بێگومان زانکۆی زۆر لە ئێمە باشە بەس لەسەر بەپارەکە و باسی شتێکی کرد بۆ نمونە ئەگەر ئەو 50,000 قوتابیە بڵین نزیکی 52,000 کێبڕکێ بکەن لەسەر 24 خوێنی مەسەلەن بە خۆڕایی ئاستی نمرە زۆر بەرز ناکاتەوە بۆ نمونە هەر بەشێک نمرەی زیاتری بوێت بێگومان بەرزێکاتەوە و لە هەمان کاتیشدا چێبڕشیەکان زیاترە بێ خەڵک ناچارە بێ کە ئەڵێن ڕوو لە خوێندنی تایبەت نەکەن ناچارە بن تەنها ڕوو لە خوێن تایبەت بکەن و ڕوو لە زانکۆ پێماگە تایبەتەکان مەسەلەن خەڵکی هێژار نییە خەڵکی هێژار بۆ نمونە ڕەنگێک مەجاالەوەی نەبوو ئێمە لەگەڵ ئەوەیە خەڵکی هەژار ئێمە خۆشمان لە خەڵکی هەژارین خەڵکی هەژار بێگومان خوێندنی تایبەتیشی بۆ فراهم کراوە و خوێندنی گشتیش دوجارێگە خوێندکارێک بمبورە من بە سەراحەت باسی واکەم ئەگەر خواستی ئەوەی هەبوو بێ ڕۆژێ لە ڕۆژان لە کۆلێجێکی بەرزیا لە کۆلێجێک کە خواستی خۆی بوو بێ خۆی هێشتۆتەوە تاوەکۆ نمرێ بێنێ ئەوەی من تێبینیم کردووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوومان لەم کارێکە ئەیکەم ئەو خوێندکارە سەرکەوتوانێک کە یەن لە ئێمە نمرەی زۆر باشیان هێناوە لە کۆلێژی زۆر بەرز وڵای خوێندکارە ژارەکان خوێندکاری خواپێدا و هەر نایەتە ناوم چێ بڕچێەوە یان ڕێزمەیە بۆ قسەیە ئەسڵەن خوێندکاری هەژار چونکە تاکە ئومێد لە بەردەمیا ئەوەیە لە خوێندنا سەرکەوتوو بێ ناچارە ئەبێ هەموو ژیانی بکاتە قوربانی ئەوەی کە لە خوێندنەکەیان سەرکەوتوو بێ دوجار ئایندەیەکی ڕوون بۆ خۆی فراهم بکات بۆیە خوێندکاری هەژار ئەگەر نمرەکەم بێنێ من قەت لەگەڵ ئەوەیانیم کە هەژاربی ناچی بەرەو خوێنی تایبەت کە تۆ پارت نەبێت لە خوێنی تایبەت پارەکەی دەچووە باشڵام دوێ نەخوێنێ گەر وابێت
نەمبینیوە خوێندکاری هەژار بێ من خودی خۆمەڵێم نەمبینیوە خوێندکاری هەژار بێ کورسی بۆ فراهەم نەکرابێ یعنی کورسی خوێندنی دەست دەکەوت بێ وازی لە خوێندنی نابێ چونکە ڕۆژانە ماشاڵڵا ساڵانە ئێمە خۆپشاندانەکانی بەردەم زانکۆ وەزارەتەکانە بینین گرفت لەسەرەوە بۆ ناومان ناتۆتەوە گرفت لەسەرەوە نەبووە وەڵام من هەژارم پارەم نییە پارەکەی بمبورە باشگەرم وڵای بەرز دکتۆر سەبارەت بەوەی کە بەڕستان بۆ چیە داکۆکی لەوە دەکەن کە مەسەرەن ئەو برە و بە خوێنی بە پارە و بە زانکۆی ئەهلی دەدرێت یعنی ساڵانی پێشتری شەروانە بووە؟ وڵای من خێزم بۆ کاک دکتۆرەیان نازانم یعنی من داکۆچی لە چێکم داکۆچی لە ئالیم لە خەڵکیێم وڵاتەکەم هیچیان من ئەم ساڵ نەخوشکەزام نە برازام نە کوڕم نە کچم نە خزمم لە پۆلی 12 نییە تا بێ داکۆچی تەواوی کرد کە داکۆکی ئێمە ئەگەر من لە زانکۆ بوومایە کەمترین شت سەرۆک بەشێ بوومایە کاکە ئێمە جەستەمان لە زانکۆ نییە ئێوە نایاڵن ئێوە واتە تۆ نا یعنی دەسەڵات لە وڵاتە نایاڵێ ئەوەی کە ئەبێ تەواو تەسکەی حیزبی بۆ کرابێ ئەمجا بێوێ بچووکترین پۆست وەرگێ کاکە ئێمە ساڵانە خەڵک دێتە لامان معاناتێمان بۆێنێتەوە کاکە ئێمە ساڵانە کاکتۆرەڵێ کەس نەبووە لە هەژاری وازی لە خوێندنێ نابێت کورە کاکە زۆر هەبووە وەڵا بە 100 و بە 200 بووە کاکە تەلەوا بووە لەسەر ژاری وازی لە خوێندنێرا من ساڵی پار چوم بۆ سەنگەسەر زیاد لە 20 گەنجی ئەو شوێنە کە سەنگەسەرە وازی لە خوێندنێ نابوو ناوی هاتە بووەوە نەیەتوانی بێ بخوێنێ لەبەرەوەی ماڵەوە پاریان نەبوو بڕوا لە حکومیش بخوێنێ یعنی بەداخ و کەسەرێکی زۆرەوە ئێمە یعنی بۆچی لە ناو زانکۆکانانین وەڵای کاکە کەفە ئەمان توانامان هەیە وەڵا هەموو شتێکمان هەیە بەڵام ئێمە ئەبێن نەک لە زانکۆکانە یعنی خەڵک نایەڵین لە هیچ کەرتێکا بێ ڕۆڵ ببینی بە ئەوەیش کە منەڵێم کاکەژە ئێمە وتومانە زانکۆی ئەهلی بکرێتەوە بە زانکۆی ئەهلی نەبێتە بازار نەبێتە گەرمکردنی بازار نەبێتەوەی ئێستا بڵێ کامیشە زۆر قازانجی تیاکەی زانکۆی ئەهلی یاڵا با بڕێندانەیە بکەینەوە یعنی معقول نییە تۆیەی ڕێگا دەی بۆی زانکۆی ئەهلی بکرێتەوە لێم ڕێگەی بدە کاکە بەس زانکۆ ئەهلەکان با خۆیان بڕۆن بازاری خۆیان گەرمکەن با خەڵکی بڕوا لە زانکۆ لە حکومیەکان بڕوا بۆ ئەهلەکان بخوێنێ با ئەوەی کە پارەدارە لێ بخوێنێ نەک تۆ بێی بە زۆر بینێری بۆ زانکۆ ئەهلەکان ئەمە یعنی شتێکی خراپە ئێمە من نەموو تۆ سزای زانکۆ ئەهلەکان بدە من باشە یعنی معقولە تۆ بێی سزای خەڵکێکی دەوڵەمەند کە زانکۆی کردوێتەوە پێت گوناح بێ سزای بەی بەس گوناح نەبێ سزای کوڕ و کچێکی فەقیر بدەی سزای ئەدەی ئەڵێ ئەوێ بڕێ بخوێنی کاکە گیان تۆ قوتابیەک یعنی بە 1000 هەژاری و داماوی لە 150 هێناوە لە پۆلی 12 ئامادەی معقولە لە 150 تۆ هەراڵی کاکەبێ یەکسەر بڕێ بە پارە بخوێنی کە ئەمانە بەڕاستی ئەو پەڕی نامەعقولیە لە وڵاتی ئێمە ئەکرێ ئەو پەڕی نامەعقولیە تۆ دێی ئەڵێی کاکە وەرە من 24,000 تەلەبە وەرەگرم بەبێ پارە بەڵام 22,000 تەلەبە وەرەگرم بە پارە هەر لەو بینا هەر بەو مامەسا هەر بەو ئالەتانەی حکوومەت دابینی کردووە بۆ ئەو زانکۆ حکومیانە تۆیەی ئەڵێ 22,000 بە پارە وەرەگرم یعنی ئەمە لەکوێی دنیا جێ بێتەوە ئێمجا من خۆشحاڵم ڕانچینی زانکۆکانی هەرێمی کوردستان بگەنێ یەکەم نەگە 15,000 و 8,000 ئەوانە یعنی خواخوامە زانکۆکانی هەرێم بگەنە ڕانچینی ڕقەمیەک 2 تا 15 تا 28 زانکۆکانی ئێمە بن زۆرم پێخۆشە زۆر خۆشحاڵم زۆر شاگەشکەی پێەکەم نەگەوەی کە بێن بە تعلیقەوە باسی ناکەم کە زانکۆکانی ئێمە بەڵام ئێمە بەڕێزان ئێمە لە واقعەکان کە پێوترێ هەرێمی کوردستان بابین مەسحێ بکەین بزانین خەڵکی هەرێمی کوردستان لە چه ئاستێکی بژێویایە ئاستی بژێوی هەرێمی کوردستان لەکوایە
کاکە وەڵڵا ئێمە ئاگادارین بە زانکۆکان نەک ئەوەی کە سەرۆک بەش و عەمید و ڕەیسی زانکۆیە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەر یەکە لە کادیرێکی وەسەتی زانکۆوە سەرەتای زانکۆوە بۆ وەزیری خوێندی باڵا ئێمە ئاگامان لێت ئێمە معاناتی قوتابیەتە لامان ئێمە قوتابی تەلەفۆنمان بۆەکە محتاجە بە 50,000 کە بیینە کاکە ئێمە کارەساتمان بینیوە کە ئێستا ناتوانم باسی بکەم لێرە کارەساتی وا باس کراوە کە قوتابی کچی ئەم وڵاتە کوڕی ئەم وڵاتە لە دەرەوەی شارەکان خوێندیەتی تووشی بووە ئێمە ئەزانین ئەوانە نەک ئەوەی کە ئێمە هیچ نەزانین و ئەوەی کە لە دەسەڵاتە لە ناو زانکۆکانە بەرپرسیارەی تر هەموو باشە دکتۆر بەڵێ دکتۆر زۆر بە کورتی چکە ناوبڕمانەیە ئێستا هیچ چاوڵێک دەن یاخود پێشتر بە فەرمی داوەتان لە وەزارەتی خوێندنی باڵا کردووە کە مەسەرەن ئەوەندە خوێندنی بە خۆڕایی زیاتر بێت لە بەپارە بە کورتی بێ سپاس دەکەم. کورە کاکە وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ کاک دکتۆر کە میوانی جەناتە بەرپرسەکانی خۆیشان تا ئەمڕۆ ئیعلان کراوە نەیزانیوە پلانی وەرگرتنی وەزارەتی خوێندنی باڵا چییە یعنی بۆ وەزارەتی خوێندنی باڵا پرس بەو خەڵکەیە کاکە بانی کابڵێ کاکە من ئەمەوێ وا بکەم تۆ ڕێی چییە تۆ ڕێی چییە بۆ لە هەرێمی کوردستانە ئەسڵان نەگەر وەزارەتی خوێندنی باڵا کەی پرس کراوە بە خەڵک بێت بەرنامە بۆ خەڵک دانەوی پرسی پێ بکەی هەر نەکراوە لەگەڵ ڕێزم بۆ کاک دکتۆر ڕەنگە ئەو شارەزاییە بێ بەس ئێمە پەیوەندیمان بە بەرپرسی وەزارەتەوە بە زانکۆکانەوە کردووە ئەسڵان هەر نەیانزانی ئەمساڵ چەند بەشینەیە کرێتەوە یعنی تا ئێسش قوتابی و خوێندکار نازانێت چەند بەشینە لە هەرێمی کوردستانە کرێتەوە ئەمڕۆ ڕاگەیەنراوە کە بۆ نمونە کۆلێژی ئەندازیاری ئەبێتە کریدیت و بوانی پەیوەندیداری بۆ دائەنرێ ئەوانە هەتا چەند ڕۆژێکیش لەمەوە پێشەیان و کاکە لە 95 وەکو پارە. بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ باڵزار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی سڵاتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستا بگەرمەوە لای بەڕێز سەبارەت بە و هەنگاوەکانی پڕکردنەوەی
بڵین سیستەمەکانی زانکۆلاین دەبێت چۆن دەست پێ بکرێت گەر تێبینێکشتە و لەسەر سەکانی دکتۆر فەرموو بۆی بچینە سەر پرسیارەکان جەنابەت بۆی نەبێ بە چاپێکەوتنەکە من وڵامی ئەو بم و جەنابیشیان وڵامی باتەوە من لە معاناتی تێگەم بێگومان بەس حەزەکەم بۆ تۆزیح بکەم من مەبەستمەوە نەبخوا نەخواستە خوشکەزای یا برازایی یا مناڵی خۆی مەبەستمەوە بوو کە تۆ سکرتێری ڕێکخراوێکی قوتابیان بیت بێگومانە بێت داکۆچی لەو ڕێکخراو بکەیت سکرتێری یەکێتی قوتابیان سکرتێری کۆمەڵی خوێندکاران بێگومان بە هەمان نەرجی جەنابیان قساکە من دەستخۆشی دەکەم و ئومێدی شەکەم ئەوە کاریان ئەبێ داکۆچی لە مافی قوتابیان و خوێندکاران بکەن خاڵشی تر من لە چاپێکەوتنی سیاسییان نیم بەڕاستی تا وەڵامی هەندێک گلێ و گازندەی سیاسی بەڕێزیان بمەوە کە زانکۆکان لەبەر خاتری حزب و لەبەر ئەو مۆزوعانە جێ هەندێک کەسی تر ناوێتەوە خاڵشی تر وڵای بە زۆر کەس وەزارەتی خوێندنی باڵا نانێرێ بۆ خوێندنی تایبەت یعنی ئەگەر خوێندنی تایبەت فۆرمەکەی بە تایبەتە یعنی ئەگەر خوێندکارێک خۆی بە خصوصی سەردانی زانکۆیەکی تایبەت نەکا نەچێ بۆ وەرگرتنی فۆرمەکەی هیچ زانکۆیەکی حکومی و وەزارەتی خوێندنی باڵا ناڵێ بە خوێندکارەکە بڕۆ فۆرمە داخستەر زۆرێک دەرگاکەمان لێ دانەخستووە لە خۆڕایەکەی کە تۆوەر نەگرێیان پشتە ئێوارەیان پارانەوەیان تۆ کامانە خوێندکارستنە تایبەت حەزەکەم یەک مەسحێ بکەیت بە دوواداچوونێ بکەن بۆ تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان بچۆ لە ڕاپرسیەک بکە لە ناو زانکۆ تایبەتەکان ئەوانەی کە لە زانکۆ تایبەتەکانن لە 90 ئەوانەی کە ڕوو لە زانکۆ تایبەتەکانەکەن ئەوانن کە لە زانکۆ حکومیەکان بە پەڕەلێل و ئێوارانیش لە بەشە پزیشکی تەندروستیەکان وەرناگیرێن لە ئەندازیاریەکان وەرناگیرێن چکە جیاوازی نمرەی ئێمە تەنانەت لە پەڕەلێل و ئێوارانشە زۆر لەگەڵەوانە جیاوازە ئەو خوێندکارانن یعنی ئەو خوێندکارانە نین کە نمرەیان لە خوار 59 و 58 ڕووی لە بەشێکی زۆر گرنگی ناو خوێنی تایبەت کردێت خاڵشی تر خوێنی ئێواران تا بە ئەچیزەی زانکۆی حکومیە و بە هۆڵی حکومیە بەڵام مامۆستا و ستافی حکومی کاکە دکتۆریش بێنێ کاری بکە ناسەعا هەشتی شەو دەرس بڵێتەوە بەبێ بەرامبەر ڕاستە تەفەڕوقی جامعی هەیە بەڵام تۆ مامۆستایەکە یعنی خۆ بێ ئوجوری خۆی بیت و محازەراتی باش بەس لەسەرەوە کەمکردنەوەی کری خوێندن هەبوو ئەم پارالێل ئێوارانیش ئەوەشت بۆ باسەکەم بەڵێ ئێمە ئەوان ئاگای لە معاناتی خوێندکارێ وەڵی کاکە دکتۆرجان ئێمە لەو زیاتر ئاگامان لە معاناتی خوێندکارێ چکە نەک من خۆم هەموو کاروباری خوێندکارانی سەرجەم زانکۆ حکومیەکان بێگومان دەرگامان هەموو لەسەر پشتە ڕۆژانە دەیان کەیسەبینی لەگە خوێندکارانە و ئەگەر پێشمان نەکرا و کاریان بکەین دڵنیا بە یعنی هاوسۆزین لەگەڵیانەوە دڵنەوایی تەواویانەکەین کەیسی زۆر لەوەی لە ئەو هەبێ احتیمال ئێمە گەورەترمان لابێت حاڵەتێکی تر کە باسی ئەوەت کرد زۆر سپاس یعنی بە خۆشحاڵیەوە باسی مۆزوعی کەمکردنەوەی کری خوێندنی پەرەلێل و ئێوارانت کرد خۆشبەختانە لەگەڵ دەست بەکاربوونی جەنابی وەزیری خوێندنی باڵا بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر لە کابینەی نوێ دەست بەجێ یەکێ لە پلانەکانی ئەو بوو ڕایگەیان کە پلانی کەمکردنەوەی کری خوێندنی پەرەلێل و ئێواران و تەنانەت سنترالکردنی کری خوێندنی تایبەتە زانکۆ و پەیمانگە تایبەتەکان بۆ کەمکردنەوە مەبەستم سنترالکردن بڕیارەکەی ماوە بەڵام لە پلانە هەیە بۆ کەمکردنەوەی بڕیارەکەش پێشبینیەکەم بەم نزیکانە بەڵام کەم دەکرێت وێستە چکە دەڵێن نرخی خوێندن زۆرە بنمە لە 1 ملیۆنەوە دەست پێێتەکە تاوکو 10 ملیۆن لە زانکۆ حکومیەکانی ژوایە زۆر لە 1 ملیۆنەوە لە پەیمانگاکان لە 1 ملیۆنەوە لە پەیمانگا مرۆڤایەتیەکان بێگومانوانەی کە کارژێری و علومی ئینسانیە 10 ملیۆنەکە چەند کولێژی جیاوازە ئاسان لە مەزانکۆی ئێمە بەڵێ پزیشکی گشتی و دەرمانسازی و ددانەوە ساڵانە 10 ملیۆنە بەڵام لە زانکۆکەی ئێمەیە نزمترینیان بە 1 ملیۆن دەست پێکا کۆلێژە ئەندازیاری و تەندروستیەکانمان لە 3 ملیۆنە یان لە نێوان ملیۆنی بۆ 3 ملیۆنە بەڵام لە زانکۆی تر 10 ملیۆن لە زانکۆی پزیشکیەکان مەبەستم پزیشکی گشتی و پزیشکی دەرمانسازی و ددان ئەوان بە 10 ملیۆنە بەڵێ باشە بەس سەبارەت بە هەنگاوەکانی ینی چی بکرێت ینی جۆرێک لە پەلەپەل نییە لەلایەن قوتابیان و خوێنکاران بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین دەبێت چی بکرێت ینی بۆی کە بە دروستی پڕ بکرێت بەڵێ گرنگترین شت ئەوەیە کە خوێندکار پەلەپەل نەکات دەڕۆژی زۆری لە بەردەمایە ئەم دەڕۆژە بۆ ئەوەی زیاتر ئاشنابێ ڕێبەری خوێندکاران بە PDF لە ماڵپەڕی زانکۆکەی ئێمە هەیە لە زۆربەی زانکۆکان هەیە و لە ڕێگای زانکۆ بڵاو کراوەتەوە بە PDF خوێندکار پێویستە یەکەم جار سەرجەم ڕێنمایەکانی وەرگرتن دەبێت ڕێبەرەکە یەکەم جار بەوردی بخوێنێتەوە دواتر بێت بەشەکان ئاشنابێ بە بەشەکان یعنی بێگومان ئێستا لەوایە خوێندکارێکە بێت لە پۆلی 12 ئامادەیی کە تەواوی کردووە هەندێک بەش هەبێ هەرنی بیست بێ
ئێمەش خۆمان بۆ کۆناغەیە تێپەڕیوین تا ڕێبەرەکە نەخوێنێتەوە زیاتر لە 530 بەشی زانستی لەسەر تاسەری زانکۆ حکومیەکانی هەرێمی کوردستانە بێگومان خوێندکار لەوایە لە 10 بۆ 120 ئەم ناوی ئەم بەشانە بزانێەوە ئاشنایەتیابێ گرنگە خوێندکار تێکڕای بەشەکان بخوێنێتەوە و کۆلێژەکان بخوێنێتەوە و شوێنی جوگرافیایی ئەم شوێنانە ینی مەسەلەن ئایا تۆ ئەگەر خواستی ئەوەت هەیە لە سلێمانیابی لە کاتی پڕکردنەوەیە یا لە کاتی داڕشنەوەی ڕیزبەندەکانتە زۆر گرنگە ئاگال لەوە بێ مەسەلەن پارێزگاکانی تر نەنووسی دواتر ببێتە گرفتتر مەسم ببێ بە گرفت بۆت بڵێ وڵای من توانای دارایی ئەوم نییە لە هەولێر بخوێنم یا لە دۆک بخوێنم یا توانای لە ڕووی کۆمەڵایەتی و ڕێگە پێدراو نیم مەسەن ئەوانە ئەو حاڵەتانەمان هەیە خێزانەکەم ڕێم پێ نادە وەڵام بچم لە پارێزگایکی تر بخوێنم بۆیە پێویستە تۆ دەڕۆژی زۆرت لە بەردەسا ئەم دەڕۆژە درافتێک ئامادە بکە واتە بە دەستنووسی خۆی دوای ڕێبەرەکە ریزبەندیەکی تەواو بکە خواستەکانی خۆی تەواو جێگیر بوو ئەو کادڕوو کاتە بەس سەوار بۆی کەەوە یەکەم ڕۆژ پڕی بکاتەوە زووتر وەرناگیرێ ئەوە هەربەزیدی بووە نوکتە من لە سعات 5ەوە کە ئاکتیو بووە دەیان هەر کەسوکاری خۆشمان دەیان تەلەفۆنمان بۆ دیاڵێ زۆر گرنگابێ ئەم شەو بۆم پڕکەیتەوە یا بەیانی زوو ئێمە بێ پڕ بکرێتەوە وڵا ئەوەی ئەمڕۆ پڕی بکاتەوە آخر ڕۆژی دەڕۆژەکەش پڕی بکاتەوە لە کاتی داخستنی ئەوەکو یەگەستنەوە چێڕچێت سپاس دەکەم دکتۆر گەرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێوەش چۆن ناوکاری قوتابیان دەکەن ئایا بە پارێز و یاخود دەوێت پارێ بۆ پڕکردنەوە چووکە هەندێکیان مەسەلەن ڕێکخرا و ڕەنگە سنتەرە بازرگانی بکەن بە فۆرمی پڕکردنەوەی زانکۆلای و ڕەنگە وەکو پێویستیش شارەزاییان نەبێت. بەڵێ وڵا ئەوەی کە ئێمە هاوکاری فۆرمی زانکۆلاین بین وەک ساڵانی پێشوو کە سپاس بۆ خی گەورە ئێمە لە ساڵی 2000ەوە تاوەکو ئێستا من خۆم پێش 2000 تا ئێستا لە بوارە ئیشم کردەوە لیژنەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش ئێمە لە 16 شوێن لە هەرێمی کوردستانە لیژنەمان هەیە لە هەر شارێک لە شوێنی وایە 40 کەس لیژنەن بۆ پڕکردنەوە کە ئێمە هاوکاری تەواوی قوتابی خوێندکارە بین ئەو قوتابی خوێندکارانی کە دێنە لای ئێمە ڕێکخراوێکی قازانجویست نین تاوەکو بین بەم لە نرخێکی تەواو لەسەر پڕکردنەوەی فۆرمێکدا بنین ئێمە لە هەر شوێنێک چی بخوازێ قوتابی خوێندکار چی بوێ چی بخوازێ ئەوە ئەەکەین بەڵام لە بەرامبەری شارڕێکخراوێک نین کە بۆ نمونە لە حکوومەت بودجە وەربگریم تاوەکو کارەکانمانی پێجێبەجێ بکەین کارەکانی ئێمە هەمووی کارانی خزمەتە بە قوتابی خوێندکار ئەوەی کە ئێمە لە کارەکانمانە سەرفەکەین زۆر جار ئەویش بە پەنجەی دەسەژمێرە بڕێکی ڕەمزیمە زۆر ڕەمزیمان وەرگرتووە کە بەشی قرتاسی و پێداویستەکانی قوتابی خوێندکاریان کردووە کە بەڵام لەلای ئێمە خزمەتکردن گرنگە و خزمەتگرتکردن لە پێشە هیچ کات چاومان لەوە نییە کە پارە وەرگرینیان بین بازاری کارەکانمان بە پارە ڕەواج پێ بدەین نەخێر ئێمە پارەشە بەخشین ئێمە دەستگای ڕاژی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمانەیە کە لەمانە بە سەدا قوتابی خوێندکار هاوکاریەکە بۆ نمونە ساڵی پێرار من قوتابیە کاتە لای من وتی 98 دەرەجەی هەبووتی من کۆلێژی پزیشکیم بە مەنووسەوتم بۆ وتی من زانکۆی سلێمانی ناچم و لە هەولێر و دووەکیش ناتوانم بڕم لەوێ پارەم نییە بچمە داخلی و شوێنەکان بخوێنم بۆیە پزیشکی بە مەنووسە بە ئەندازیارێکە من وتم کاکە ئێمە پزیشکیت بۆ ئەنووسین ئەگەر دەرەوەی سلێمانی دواتەوە ئێمە مەسوولێتی خوێندنەکەی 6 ساڵەکە دەگرینە ئەستۆ خۆشبەختانە خی گەورە کردی کە ئەو قوتابێ بووە یعنی کۆتا دەرەجە کە لە سلێمانی لە پزیشکی وەرگیرا بۆیە ئێمە ئەم هاوکاریانەشوانەیە ئەم بۆ نمونە ئەم هەوڵدان و هەورهاندانی قوتابیشمانەیە بۆ خوێندن یعنی من خۆم ئەمڕۆ لە هەڵەبجەی شەهید کە هاتمەوە لە هەڵەبجە کە لەگەڵ لیژنەی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان هاوکار بووم زیاد لە 40 قوتابی هاتۆ ڕێنماییمان پێداوە زۆربەی هەرە زۆری قوتابیەکان وەک کاکتۆر باسی کرد یعنی باز لەوە کە نانەوێ ئەسڵەن بڕۆنە دەرەوەی شارەکەی خۆی یان بڕۆنە دەرەوەی پارێزگای سلێمانی هەموو هۆکارەکەشی بریتە لەوەی کە ئەمان نایانەوێ یعنی ماڵەوەیان ناتوانێ هاوکاریان کا بۆ خوێندن لە دەرەوەی پارێزگاکەی خۆیان کە ئەم هاواری کە ئێمە ئەیکەینەوەی کە ئێمە بۆ نمونە قسەی لەسەرەکەین ئەمانە ئەبینین ئێمە سیمینارمان بۆ زیاتر لە
لە 10,000 قوتابی و خوێندکار لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان لە سلێمانی هەولێر گەرمیان ڕانێ و قەڵازیە پێنجێن و دەربەنی خان و هەڵەبجە و شارەکانی تر ئەنجام داوە هەموو ئەو ڕێنمایانەمان کردوون تۆ پێویستە حەز و نمرەکەت یەکخەی پێویستە ڕاوێژکەی پێویستە ئاشنای خوێندنی زانکۆ و پەیمانگاوی پێویستە خوێندنی تۆ بەوەندە یەکتیفانەکەی تەنیا 2 ساڵی دیبلۆمیان 4 ساڵی بەکالۆرۆزیان 5 یان 6 بەکالۆرۆز بەدەستبێنی بۆیە پێویستە ئێمە پێویستمان بە کادیری باڵا هەیە پێویستمان بە دکتۆرە بە پرۆفیسۆرە بە یاریدەدەری پرۆفیسۆرە بە هەموو ئەمانە هەیە پێویستمان بە خەڵکێ بە توێژەر هەیە ئەم وڵاتە ئەبێت لەسەر شانی خۆمان بینای بکەینەوە بۆیە هانی قوتابی و خوێندکارمان داوە لێرەشەوە داوایان لێ یەکەم بچن بۆ ئەو خوێندنی کە حەستان لێتی بەس بەو هیواوە بچن کە ببیتە پرۆفیسۆری داهاتوی خوێندنەکەی خۆت یعنی من لە پێنجێن وتم خۆشحاڵم کە ئەم ساڵ لە پێنجێن پەیمانگا ئەکرێتەوە بەڵام ئێوەی پێنجێنەکان هەوڵ بدەن بۆ ئەوەی زانکۆی پێنجێن دروستکەن ئێوە ببنە هاندەری ئەوە بۆیە من بەڕاستی هەموو کارێکی باش جێی دەستخۆشیە ئەوەی کە وەزارەتیش کردوێتی کارە باشەکانی بۆ منە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وە کاکتۆر خۆی باسی زانکۆکەی خۆیانی کرد جێی دەستخۆشیە کە 4 بەشی لە زانکۆی پۆلیتەکنیک کۆلێژی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە کردوێتەوە 2 بەشی لە پێنجێن کردوێتەوە ئەمە جێی دەستخۆشیە بەڵام لەگەڵ ئەوەشان بەڕاستی من دڵنیا من و کاکتۆر بەقەدەر 1 بەشمان هەیە لەو پلانی کە وەزارەتی خوێندنی باڵا ڕایگەیاندووە بەڵام کۆی پلانەکە بەڕاستی لە زەرەری قوتابی و خوێندکارە لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە وەکڕای قوتابیان هاندەر و پشتیوانی تەواوی قوتابی و خوێندکارین ئەم دەڕۆژە دەرگاکانمان واڵایە بە شەو و ڕۆژ لە خزمەتیانین بۆ ئەوەی کە ئەو ڕەنجەی لە 12 ساڵی خوێندنا کێشاویانە ئەم ڕەنجیان بخینە سەر کاغەزێک کە بەدڵی خۆیان بەشێکیان بۆ بێتەوە درێژە بە خوێندن بدەن. سپاس دەکەم مامۆستا سەبارەت بەوەی کە چێنەوانەی کە مافی پڕکردنەوەی فۆرمەکانیان هەیە ینی دەتوانی ساڵانی ڕابردووش دەتوانن فۆرمەکانیان پڕکەنەوە؟ بۆ خوێندنی گشتی بێگومان لە زانکۆ حکوومیەکان خوێندکارانی دەرچوانی ئەم ساڵ بڵین دەرچوانی 2010-2019 لە پۆلی 12 ئەوان هەمویان بەکارهێنەر و تێپەڕیان وەرگرتووە لەلایەن قوتابخانەکانیانەوە کە لە پەروەردەکانی شارەکان ئەمانە مافی پێشکەشکردنیان هەیە و ئەو خوێندکارانەی ساڵی پار بە هەر هۆکارێک بێ کە وەرنەگیراون لە ڕێگەی زانکۆوە لە هیچ زانکۆیەکی هیچ زانکۆیەک یا هیچ کۆلێج و پەیمانگایەک وەرنەگیراون لە سەرتاسەری هەرێمی کوردستان مافی دووبارە خۆ پاڵاوتن و بچوونە چێبڕچێوە هەیە بۆ یەکێک لە سیستمەکان کە پێشکەشی بکەن ئەمە دوو شێوازە شێوازێکی تریش ئەوەیە ئەو خوێندکار بەپێ ڕێنمایەکانی سیستمی پەرۆڵیان ئەو خوێندکارانی کە کەمتر لە 5 ساڵ بەسەر دەرچوونیان لە پۆلی 12 ئامادەیی تێپەڕیوە ئەتوانن ئەمانە بە سیستمی خوێندنی پەرۆڵێل بچنە ناو چێبڕچێوە بە هەمان بەکارهێنەر و تێپەڕی کە پێشووتر وەریان گرتووە یا خۆ پێشووتر لەوایە بەشێکی تر یا کۆلێژە یا پەیمانگایشی تریان تەواو کردبێ و ئەگەر ئەمانە ئەو یوزەرنێم و پاسوەردانەیان نەماوە لێرەوە حەزەکەم بگا بە خوێندکارانی خۆشەویست یا سەردانی قوتابخانەکانیان بکەن بۆی وەری بگرنەوە یا خۆ دەتوانن سەردانی یەکێ لە تۆمارە گشتیەکانی هەر زانکۆیەکی هەرێمی کوردستان بێ هەمومان هی ئەوانمان لایە ئەتوانین لە نزیکترین کاتدا پێیان بەخشینەوە بۆی ئەوانش بە شێوەیەکی ئۆنلاین و بە شێوەیەکی ئەلکترۆنی لە سیستمەکەیە دووبارە بچنەوە چێبڕچێ ئەمە وەکو پەرۆڵێل بۆ تێکڕای ئەو خوێندکارانی کە زیاتر لە 5 ساڵ بەسەر دەرچوونیانە تێپەڕیوە لە ئامادەیەکانە ئەمانە ئەتوانن بە خوێندنی ئێواران چکە خوێندنی ئێواران مەرجی تەمەن و مەرجی ساڵی دەرچوونی تیادانە ئەمانش ئەتوانن بێن فۆرم وەربگرن لە تۆمارە گشتیەکانی زانکۆکانە اینجا ئەلێرە ئەمەیە جەخت لەسەر خاڵم بکەمەوە بۆ نمونە خوێندکارێک لە گەرمیان لە کەلار خوازیارە پێشکەشی خوێندنی ئێواران کا لە سلێمانی یا لە کۆیە ئەتوانێ فۆرمێک وەربگرێ لە زانکۆی گەرمیان بۆ پێویست ناکە بێ بۆ کۆیە فۆرمێ وەرگری لە زانکۆی گەرمیان ئەم فۆرما ئەباتەوە بۆ قوتابخانەکەی خۆی نمرەکانی بۆ داخڵەکرێ دوای ئەوە لە پەروەردەی شارەکەی و پەروەردەی گشتی شارەکەی کە پەسەند دەکرێت ئەگەڕێنرێتەوە بۆ نزیکترین تۆماری گشتی لە یەکێ لە زانکۆ حکوومیەکان گەرمیان زانکۆی گەرمیانی لێیە بۆ نمونە هەڵەبجە زانکۆی هەڵەبجەی لێیە سێمانی 2 تۆماری گشتی لێیە کە پۆلیتەکنیکی سێمانی و زانکۆی سێمانی و بە هەمان شێوە هەر 4 زانکۆ حکوومیەکە کە گەرمیانیەک بردیەوە بۆ زانکۆی گەرمیان ڕاستەوخۆ لەوێ ئەو بەڕێزانی کە لە ناو ئۆفیسی تۆماری گشتی زانکۆی گەرمیانە کارەکەن
فۆرمەکەی لێ وەرەگرن داخلی سیستەمە ئەلکترۆنیەکە یەکەن لە ماوەیەکی زۆر کورتدا کە نمرەکانیان داخڵکرد یوزەرێک و پاسوەردێکی هێنێ بە خوێندکارەکە خوێندکارەکە هاوشێوەی خوێندکارێکی ئەم ساڵی لێدێ کە چۆن وشەی بەکارهێنەر و تێپەڕێکی پێ و بە ئەلکترۆنی پڕێکاتەوە ئەتوانێت بە هەمان شێوە لە ماڵی خۆی ئەمیش بە ئۆنلاین بەڵام تەنها بەشەکانی کۆلێژ و پەیمانگاکان لە سەرتاسەری هەرێم لە ئێواران بووی باشمەساوانی کە ساڵی ڕابرد وەرگیراون پەیوەندیان نەکردو ئەوانە چۆن ئەوانەی کە پەیوەندیان نەکردو بۆ خوێندنی ئێواران یا پەڕەلێل ئەمە بە گشتاندن بۆوان هاتووە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ئەو گشتاندنە ئەڵێ ئەگەر هەر خوێندکارێک بە هەر هۆکارێک ساڵی پار پەیوەندی نەکردووە بە خوێندنەکەیەوە ئەتوانێت پەیوەندی بکاتەوە بەڵام ساڵی پاری بە کەوتوو ئەمە بۆ بڵێن حکومیەکەش بەیانیانیش بۆ هەمووی بۆ هەموو سیستمەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان کە حکومی باشە بە زووتت دە ڕۆژە ینی ئەو ماوەیە دە ڕۆژە توان ڕێپڕکرێتەوە بەزەگەر بۆ منە بێ دە ڕۆژە هەر خوێندکارێک بۆ منە ناوی نەهاتەوە ینی چی بکرێ ینی پێ دوای ئەو بەشانێک کە دەینووسێت دەبێت نزیک بێت لە نمرەکە یاخود بۆی کە ناوی بێت یاخود چەند بژاردە هەیە بۆ منەوە خوێندکار ئێمە عادەتەن هەمیشە ئەومان وتووە کە خوێندکار پێویستە لە 50 اختیار بە هیچ شوەیە کەمتر نەنووسێ بۆی بەڵێ 50 هەڵبژاردن بۆی بتوانرێت ناوی بێتەوە دوجار گرنگە ڕەچاوی ئەوە بکان نمرەکەی لەگەڵ چ بەشێکە ئاگونجێ نمرەکەی چۆن نتوانێت بڵێ لەگەڵ چ بەشێکە ئاگونجێ سێری کەمترین کۆنمری ساڵی پار و پێرارکە هیچ نەبێت سێری 2 ساڵی پێشی خۆی بکە بۆ نمونە کۆلێژێکی معەن با بڵێن کۆلێژی کارژێڕی کۆلێژی تەکنیکی کارژێڕی لە زانکۆی پۆلیتەکنیکی سێمانی بەشی تەکنیکی کارژێڕەکەی گریما ساڵی پار 75 وەرگرتووە تۆ هیچ نەبێ وەرە لە 67ەوە ئەگە 67 شت هەبوو بینووسە و بەشەکانی تریش بنووسە کە لە 60شەوە عینەن هەمان دەرەجەوە واتە حیسابی ئەوە بکە دە کۆنمرە خوار نمرەکەی خۆی و دەکەوە نمرە سەروی نمرە کۆلێژەکەی خۆی ئەم چۆیسەکانی بەم شێوەیە پڕ بکاتەوە بۆ یەگەر نمرە دابەزی زیانی بەرنەکەوێت کۆلێژی باشتر وەربگیرێ و ئەگەر نمرەش بەرز بۆەوە هێندە زیانی بەرنەکەوێت ناوینێتەوە لە بەڵام ئەگە هەر ناوی نهاتەوە نێبێتی بکە سکاڵا تۆمارکردن هەیە سکاڵا تۆمارکردن هەیە بەڵام وە گوتمان ناوی خوێندکار نییە نێتەوە ئیلا لێ کاتێکان نایەتەوە خوێندکارێک هەفتا هەیە و بچێت بە هەموو کۆلێژە ئەندازیاریەکان و قانون و بە پزیشکەکان پڕی بکاتەوە بەڵێ سوپاسان دەکەم دکتۆر بوو لە کاتمان تاوا بوو دەبوو ئەگەڕابین و لای بەڕست بە سوپاس بۆ بەڕێزان مامۆستا بەختیار بێت بەڕێوەبەری تۆماری گشتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە سەودی سەرکی هەروەها لە هەڵەبجەوە دکتۆر بێسون حەمە ساڵح سکرتێرە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتەنگە